ژمارەیەک لە خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانین کەمپینی هۆشیاری شێرپەنجەی مەمکیان ڕاگەیاندووە. خۆی و منداڵەکەی هاتوون تاوەکو لەم کەمپینەدا زانیاری لەسەر شێرپەنجە وەربگرن و بە کۆمەکیش هاوکاری توشبوانی شێرپەنجە بکەن. بێگرت دوای ئەوەی لە ماوەی 2 ساڵدا 3 ژن لە بنەماڵەکەیدا تووشی شێرپەنجەی مەمک بوون، ئیتر بە دوای خۆپارێزیەکاندا گەڕاوە بۆ خۆپاراستن لەم نەخۆشیە. من لە تەمەنێکما یعنی تووشی حاڵەتێکی ئەوە بووم، یعنی زۆر ترسم هەبوو لەوە. خۆشبەختانە چوون بۆ سنتەرە، یعنی هۆشداری ئەویان نامێش ئەوە نییە، بەس بە چارەسەری سەرەتایی و کۆمەڵێ عیلاج توانیم زوو بەسەریا ینی زاڵبووم و خۆشبەختانە ینی نەگەیشت بوومە ئەو حاڵەتە، بەڵام باشترە خانمان زوو تێستی خۆیان کەن. ئاگادارکردنەوەی بۆ ئافرەتان هەم بۆ پیاوانیش، بۆی ئەگەر کە مەجاالێکیان نییە بچن بۆ خەسخانەیە بۆ شوێنێک توان ئەو چێکانەیە ئەو ئازارانی کە هەیەە هەستی پێ بکەن فریای خۆیان بکەون و هەم بۆ فرۆشتنەکەش ئەم بە شیشتی خۆماڵی وەکوی خۆمانە ئەو خەڵکە پێوەی هیلاک بووە باشترە و بڕاندانە ئەناسرێن. یەک دووش پارەکەی کە بۆ خەسخانەی هیوا ئەچێ زۆر ئەوە هەر ناحیە ئینسانی ینی زۆر شتێکی باشە. کەمپینەکە ماوەی 6 ڕۆژ دەخایەنێت و ڕۆژانە لە کاتژمێر 5 ئێوارە تاوەکو کاتژمێر 9 خولەکی شەو بەردەوام دەبێت لە ماگما سکوێر لە سلێمانی. جگە لە هۆشیاری سندوقی کۆمەکدانراوە و خەڵک دەتوانن ڕاستەوخۆ پارەکانیان ببەخشن و هەمیش دەتوانن لەو کەلوپەل و پێداویستیانە بکڕن کە لەوێدا دانراون و سوودەکەی دەگەڕێنرێتەوە بۆ نەخۆشخانەی هیوا. من ئەوەیە بە کۆمەڵگاکە بگەینین کە شێرپەنجەی مەمک نیشانەکانی شێرپەنجەی مەمک چۆنن و چین و هەرچی کاتێک ئەبێت سەردانی دکتۆرێک بکەن و شێوازی شێرپەنجەی مەمکەکان چۆنن و هەروەها ئەو عیلاجانەی کە لامان هەیە چۆنن و کەی ئەتوانن بچن سەردانی دکتۆرێکی پسپۆر بکەن. لەگەڵ ئەوەیشە باس لەوانە ئەکەین کە چۆن خانمێک لە ماڵەوە ئەتوانێت خۆی فەحسی خۆی بکە بۆ پشکنینی شێرپەنجەی مەمک. هەموو ساڵێک لە مانگی ئۆکتۆبەردا لە سەرانسەری جیهاندا کەمپینی فراوان لەبارەی هۆشیاری شێرپەنجەی مەمک و گرنگی خودپشکنین بەڕێوە دەچێت کە ئامانجلی بڵاوکردنەوەی زانیاریە لەبارەی شێرپەنجە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ساڵی 2020 لە هەرێمی کوردستاندا 6293 توشبووی شێرپەنجە تۆمارکراون. گۆران لوقمان NRT سلێمانی.